بەڕێزان ئەم کاتتان باش. ڕۆژنامەی ئەلەکترۆنی یەکێکە لە ئامڕازە ناسراوەکانی ڕۆماڵکردنی هەواڵی سیاسی، چونکە بەڕەگەزەکانی نووسین، وێنە، ڤیدیۆ بەشداریەکە لە پەخشکردنی بابەتی سیاسیە. بێگومان کێشەشی زۆر لەسەر باس ئەکرێ. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە باشمانزانی میواندارەتی بەڕێز کاروان شێخ ئەنۆر ڕۆژنامەنووسی بە ئەزمون بکەین. پاش ئەم ناوبڕە بینەرمان بن. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ. کاک کاروانجان بەخێر بێی سەر و سەرچاو. کاک کاروان بە پێویستمانزانی لەگەڵ جەناب تا قسە لەسەر سەحافەی یان ڕۆژنامەی ئەلەکترۆنی بکەین. حتمما جەنابەت باشە زانی لەگەڵ سەرهەڵدانی ئینترنێتە ڕۆژنامەی ئەلەکترۆنیش دەستی پێکرد سەری هەڵا. بێگومان مناقەشەی زۆر لەسەر مستەوای پێشەرە ئەکادیمیەکان یەکێگەڵێ کە ئەمە تەواوکەری ڕۆژنامەی کاغەزە یەکێکی کاڵە نەخێوانیە، ئەمە خۆی داهێنانێکی تایبەتە و هیچ ڕەبتێکی بە ڕۆژنامەی ئەلەکترۆنیەوە بە ڕۆژنامەی کاغەزەوە نییە. بەڕێی جەنابەت مەسەلەن پێمان خۆشە بە ڕێزە قسە لەسەر جیاوازیەکانیان ئەگەر هەیە و قسە لەسەر لێکچوونەکانیان بکەیت و تایبەتمەندێتی ڕۆژنامەی ئەلەکترۆنی کەمێکمان بۆ باس بکەیت. مانوونە بیکا کە دەنا سڵاو ڕێزم بۆ سەرجەم بینەران. گەیاندن کۆمیونیکیشن لە هاواری ئەشکەوتێکەوە دەستی پێکردو کە مرۆڤێکی سەرەتایی هاوارێکی ئەکرد بۆی کەسێک جوابی بات و وەڵامی باتەوە ئەم هاوارە دەنگدانەوەی هەبوو سەدا یەکەم کۆمیونیکیشن لەوە دەستی پێکردو. من ئێستا کە هاتمە ستۆدیۆکی تۆ پێشۆی بێم ئەندامم لە گروپێکی ڤایبەرە سێری مێمبەرەکان باوم سێری ئەندامەکانم کرد 1800 ئەندامین بە یەکەوە لە یەک گروپە، 1800 ئەندام لە یەک گروپە، ینی هەر پۆستێک من بیکەم ئەو بیکات خاوەنی با بڵین ئەدمینەکە بیکات بە یەک جار 1800 کەسەی بینێ. بەراوردەکە زۆر زۆرە، باس لە بەراورد ناکەین. میدیای ئەلەکترۆنی یان ڕۆژنامەی ئەلەکترۆنی بەو قۆناغانە تێپەڕی لە هاوارەکەەوە دەستی پێکردو هەتا ئەوکو و چاپخانەکە و درەختەکە ئەبریتەوە و ڕادیۆکە دروستە بێ و تیڤێکی لۆکاڵی و تیڤێکی تا دەی گەشتە ئەوەی کە لە هەفتاکانە شتێک دروست بووە کۆمیونیکیشنێکی گۆی زەوی پەیوەندیەک کە مرۆڤ وای بیر کردوەوە بۆ لە ئەشکەوتەکە هاوار بکات یەک کەس وەڵامی باتەوە بۆ لە گۆی زەویە پەیوەندێک دروست نەبێت. ئێستا ئەمی کە من و تۆ ئەگەر کە بەرنامەکەمان کە پەخش ئەکرێت سنووری بینینی ئێرە گۆی زەویە گۆی زەوی یعنی ئەوەی هەموو 7 ملیارەکە ئەوەی بێمان بینێ ئەتوانێت بمان بینێ. کەواتە تۆ لێرەیە تەکنیکێکت هەیە، هۆکارێکت هەیە، مەسجت هەیە، ئەتەوێ بیگەێنی بەچی ئیگەنی بە باشترین هۆکاری گەێنی. باشترین هۆکار لە قۆناغێکە هاواری ئەشکەوتەکە بۆ لە قۆناغێکە ڕادیۆکە بۆ لە قۆناغێکە ڕۆژنامە کاغەزێکە بۆ لە قۆناغێکە تیڤی لۆکاڵ بۆ لە قۆناغێکە هاتوۆتە سەرۆکە وێبسایتێک بێ. ئێستا لەناو وێبسایتەکەیە میدیایەکەیە میدیای ئەلەکترۆنی ڕۆژنامەی ئەلەکترۆنی ئەوەی کە لە کاغەزە کاتی خۆ ئێمە ئەمان خوێنەوە کە بۆنی کاغەز لە لوتمانە هێشتا ماوەنەوەی ئێمە ئێستا کاغەزەکە نەماوە. کریستیان ساینس مۆنیتۆر گەورەترین ڕۆژنامە بۆ لە مەرحەلەکانە شیکاگۆ تریبیۆن، ئیندیپێندنت، ئەلحەیات، زەمەن، بێگومانەوە ڕۆژنامەی کاغەزەکان کاغەزەکەیان داخستووە. هەر ڕۆژنامەکە هەنێکیان بە دیزاین کراوی لەناو شاشەیەکی سکرینایەتر لە ماڵەوە تۆ بە لاپتۆپ سێری ئەەکەی، لەسەر دیسکتۆپەکەت سێری ئەەکەی، لە مۆبایلەکەدا سێری ئەەکەی، سمارتفۆنت هەیە. ئەگەر سمارتفۆنت نەبێ ئەڕووی لەسەر سنتەرێکە لە قۆناغەکان ئێمە سمارتفۆنمانە بە ڕۆژنە سنتەرەکان و سێرمان ئەکرد. ئەمانە هەموو قۆناغە ئێستا خێراترین و باشترین و کەم تێچووترین گەیاندن ئەو شاشە سکرینەیە کە پێوتر ڕۆژنامەی ئەلەکترۆنی. ئەم ڕۆژنامە ئەلەکترۆنیە بە من و تۆ ناتوانین دەستکاری بکەین. لێشاوێکە هات هەمووی ڕاماڵیەوە. بەس لەواچە جەنابەت پێمان بڵێ ڕێگ و ڕیشەی بەر لەسەر هەڵدانی ئینترنێتەوە ڕۆژنامەی ئەلەکترۆنی هەبووە. بێگومان ئەفکارەکەی هەبووە، بیرۆکەکەی هەبووە. ئێمە لە نەوەدەکان و کۆتایی نەوەدەکانە
وێنەمان بە رادیۆ بۆ ئەهات لە ئەوروپاوە هەمیشەوان ناسراوە ڕۆژنامە ئلکترۆنی کۆکراوەی مەسەلەن کۆمپیوتەرە ئینتررنێتە و ئەو تێکستانەیە کە هەیە هەموو هۆکارەکانی کۆمیونیکیشن یانکەم پێ دەڵێساتی هەمووی لە هاوارەکەەوە کۆمان کردوێتەوە ئێمە من ڕۆژنامەیەک دەرەکەم ڤیددیۆشی تا بەکارهێنم پێشتر ڕۆژنامە کە ئەوترا ڕۆژنامە تەنها بینراو بوو خوێنەوە خوێنراو بوو ئێستا خوێنراوە بیسراوە بینراوە موڤە ینی هەموو هۆکارەکان پێکەوە تو دانیشیت لە وێبسایتێکە لە جەریدەیەکە لە ڕۆژنامەیەکە لە گۆڤارێکە ینی گەنجێک هەرزەکارێک مۆڵەتێک وەرەگرێ بۆ ڕۆژنامەیەک بە ناوی ڕۆژنامی ئەلکترۆنی پێڵێ وێب تیڤێکم بەدەستەوەی ئەڵێ سایتێکم بەدەستەوەی تۆ مۆڵەتێکی ئەیتێ لە ناو سایتەکەیە هەموو هۆکارەکانی تری گەیاندن ئەخاتە بەردەستی وەرگرەکەی لە ناتوانانی بڵێ خوێنەرە ناتوانانی بڵێ بیسەرە ناتوانانی بڵێ بینەرە ناتوانانی بڵێ خوێنەری ئەلکترۆنی لەگەڵ هەر ماتریاڵەکانی بێگومان لەم کاتەیە کەواتە تۆ چیت کرد هەموو ڕێگەکانت بۆ کورت کردوەوە لە هۆکارێکی گەیاندنا کە وەسیلەکەی پێوترە وەسیلە ئەم وەسیلەیە ناوی ڕۆژنامەی ئەلکترۆنی بەڵام ڕۆژنامە نییە ڕادیۆیە تەلەڤیزیۆنە وێبسایتە هەمووی کۆکراوە وەکو چۆن ئەڵێ مەڵتی میدیایەکە کاکەوان یعنی ئێمە وەکوکەی بینین هەمیشە میدیا تەرچیزی لەسەر پرسە سیاسیەکان هەیە جەنابەت پێت وایە مەسەلەن ڕۆژنامەی ئەلکترۆنی پێگەیەکی بەهێزی هەیە لە ڕۆماڵکردنی پرسە سیاسیەکانە یعنی ئەتوانێت مەسەلەن لە پرسێکی سیاسیە ئەمڕازە بەکاربێنین لەسەر چی لەسەرەوەی کە کارکتەرێکی بەهێزە لەسەر دروستکردنی هۆشیاری سیاسی یان لەسەر دروستکردنی ڕای گشتی لەسەر هەج بابەتێک پرسی سیاسی مەبەستم هەج بابەتێک لەسەر مەسەلە نیشتیمانەکان چوزانم لەسەر هۆشیاری ئینتیخابی چوزانم لەسەر مەسەلەی ریفۆرمی سیاسی پێ دوایە مەسەلەن ئەم کارکتەرە ڕۆژنامە کە ڕۆژنامەی کاغەز بوو بەڕاستی کارکتەرێکی ئەکتیڤ بوو لە ناو دەستە بژێری خوێنەوارانە بۆی کەەوە ڕایەکی گشتی دروستکە پێ دوایە ڕۆژنامەی ئەلکترۆنی بە هەمان هێز و بە هەمان کاریگەریەوە هاتۆتە ناو پرسە سیاسەکان نەوەی ئێمە بیرمانی ئەوارن کە ڕۆشتنەوە بۆ ماڵەوە ینی کەسێک ڕۆشتن بیر وایە ڕۆژنامەیەکی داقەگرتوی خسە بن باڵی ئەم ڕۆژنامە سنووری گەیاندنی جاریکرااو بوو ینی بۆ خوێنەرێکی دیاریکراوە گیان بۆ لەبری وبسایتی نەبوو پیجی نەبوو یوتوبی نەبوو هیچی نەبوو تەنها کاغەزێک بۆ ئەتخوێنەوە دادەنا ئەرشیفت دەکرد ئێسش من کۆمەڵک لە هاوڕەکانم لە ژمارە سفری کوردستانی نیو هیانە تاوەکو ئێستا خۆیان پێوە کردەوە بەڵام ئایا ئەمە گلۆبال بوو ئابرقارات بوو یعنی قارە شار بە شار ئەی بڕی بڵێ بەچی بە گەیاندنێک بە ئۆتۆمبیلێک لە شارێک و بۆ شاریکە بەڵام سنوورەکان قەدەغە بوو بڕاتەوە ببوورە قوسێکی نظامی بێتێ مارکس باسی خۆیەکاڵەکە لە بریتانیا بە موتارێک مەنار دەبواە چاوەڕێم کردە پاپۆر یا کەشتێکە بەهاتایە بەپەلا من بماتە دەستێ یەکێک لەو کارمەندانی لە ناو کەشتێکەکە و دوای ئەوە بە ساڵ ئەینجا جوابی بووە هاتەوە کە بابەتەکەی دابەزیوە من دو ساڵم پێ سەردانی وڵاتێک سەردانی چینم کرد لە چین میدیا ئازاد نییە و ئینتەرنێتیش ئازاد نییە بەڵام هەساون ئەوانی کە تەکنۆلۆژیای شارەزانە تەکنۆلۆژیا هەیە قۆرتێکیان دروست کردووە کەناڵێکیان دروست کردووە لەنا ئەو کەناڵەوە وەکو فلتەریشن وایە هەر شتێکت بێ ئەیهێنی تێپەڕێنی بەوە من لێو سەری سایتەکە خۆم ئەکرد بەڵام سایتەکە من لە وڵاتە ناکرێتەوە نەکرایەوە بەڵام بەو سیستەمی VPN کە هەیە ئەکرێتەوە کەواتە تۆ گلۆبال ینی بڕین سنوور ئێستا سنوور بۆ میدیانیە ئیتر سیاسەتە با بڵێن مۆدێلە سەوتە هونەرە ئابوووریە هەموو دەرگاکانی ژیان ئاوەڵایە ئەو بابەتی کە تۆ کاتی خۆی من و تۆ کە بیرمانەکردنەوەی دروستکردنی ڕۆژنامەیە بکردایە ئەوە 100 کەس کادرمان هەبواە لە چاپخانەوە لە نووسەرەوە لە هەڵە بڕەوە لە چاپ منیەوە لە فەرزی ئەلوان و لە دابشکردنەوە لە ئۆتۆمبیلەوە لە ئاو کارەبا ئێستا ئەم هەموو شتەی کە پێشتر بە 100 کەس ئەکرا بە یەک مناڵی هەرزەکار ئەکرێ ئەگەر بێت و سەری لە تەکنۆلۆژیا دەرچێ سنوورەکەش کە سنووری چەند شارێک بوو ئێمە من لە سەرنووسری بەدرخان بووم ئێمە 50 ژمارەمان لە ژێر باری خواردن و لە ژێر باری کەلوپەل و قاچاخە ئەنار دەبغا 50 ژماری کاغەزی بە 1000 ترس و لێرزێت تا ئەگەشت و تا نەگیری و تا بڵاو نەبێت و یان کە ئەمان نرد بوو ئێران بە هەمان شێوە لە ڕۆژنامە ئەلیتیحاد بووم بە هەمان شێوە بە قاچاق ژمارەکەمانە نار لە پڕکە تەکنۆلۆژیا هاتە ناو ساحەکەەوە ئەم ڕۆژنامەی ئەلیتیحادە لەگەڵ سلێمانی لە لەندەن بێگومان ئێستش ئەمەی کە تۆ باسی ئەەکەی بڵێ
لە هەموو دەرگاکان عەرب بیرت نەچێ یەک شۆڕشی بەهاری عەربیان بە ئینتەرنێت کرد بە سۆشیال میدیا و ئەمان ئیسفادانێک ئێمە بەعکسەوە کاکاروان لە سەروبەریەوەی کاڵی پەیوەندی ئەم پەیوەندیانە بۆ خۆی پەیوەندیەشی گلوباڵیە منیش لە ڕێگەی بۆ نمونە پیوکەی میدیاوە پەیوەندیەکەمە بێ بە پەیوەندیەک یونیڤەرساڵیە بێ ینی تاچێکی جیهانی باگام لە هەموو وەزعی دنیا بەڵام کابینی مەسەلەن لە ناو میدیای نوێیە لە ناو میدیای نوێیە چەندەها ئەپلیکیشنی جۆرا جۆر دروست بووە پێ دوان نییە مەسەلەن ئەم هەموو ئەپلیکیشنە لە تۆڕە کۆمەڵاتەکان کە دروست بووە بۆ خۆی جێوێکی وای خۆڵقانووە نازانم چوزانم ناوێنرێت جەماوەرێک کە مەسەلەن وەرگێکی ئەکتیڤ نەبێت لە وەرگرتنی بابەتی بەهێزەکان پێ دوانیە مەسەلەن ڕۆژنامەی ئەلەکترۆنی کەوتۆتە قەیرانەوە ئایا کە کەوتۆتە ئەم قەیرانەوە لە بەرژەوەندی گشتیایە یاخود ئەوە تاکە ئەوە ڕۆژنامەی ئەلەکترۆنیە ئەمری واقعە و کە پێویستە ئێمە لەم قەیرانە ڕزگاری کەین لەناو ئەم هەموو تۆڕە کۆمەڵاتیان چکە جاری وایە مەسەلەن هەر ڕۆژنامەی ئەلەکترۆنیە بینی کە اعتیبارێکی بەهێزی هەیە بۆ ئەوەی کەوا لە جەماوەرەکەی دانە بڕێ یەت پەناباتە بەر تۆڕە کۆمەڵایەتەکان چوزام لە سناپچات تا ڕیکلام بۆ خۆیەکە تۆڕەکانی ترا چی بکرێت ینی ئەگەر ئەمە قەیرانە لە لای جەنابەت چی بکرێت هاوڕان لەگەڵت من هەموو جارە نمونەی ڕادیۆکانی شاخێنمەوە یەک ڕادیۆت هەبوو لە توژەڵ با بڵێن نۆکانەوە مەسجی ئەنارد یەک مەسجی ئەنارد یەک هۆکاری گەیاندن بوو مەسجەکەی زۆر بەوازەحی زۆر بە ئاشکرا زۆر بەڕوونی ئەگەشتە هەموو جۆچکەکان ڕادیۆ بوو ئێستا تۆ بانی ڕۆژە بێتەوە من و تۆ یەکەم شت کە هەڵ ئەسین ناو جێگەکەی ئەبێ سێرێکی سمارتفۆنەکەت بکەی چەکێکەکەی لە بەخەبەربوونتەوە تۆ مەسج وەرئەگری هەتا ئەو دقەی کە ئەخەویت ئێستا زۆرترین کات خەڵک بەخەبەرە کەمترین خەڵک ئەخەوێ بە درێژایی کاتی بەخەبەربوونی من و تۆ مەسج وەرەگرین مێشتی ئینسان تەقەبولی وەرگرتنی ئەم هەموو زانیاریە ناکات ئەمە یەقینەن هەمومان خەڵک معاناتی هەمووی هەیە ئەو بەحسی کە خۆت بەدەست ئەو ڕسیارچی کە هەتا حتمما باسی ئەوت کردووە کە ئەگەر هاتوو مەسج لە چەند سەرچاوەیەک و سۆرسەکانی با بڵین نێرەرەکانی زۆرتر بێت کەمتر ئەگات بیشگات بە پەرت ئەگات ئێستا سەیری ڕۆشنبیری تاکی ئێستا و ڕۆشنبیری تاکی 15 ساڵ نەموو پێش بکە خەڵکی ئێستا فرەمعلوماتە بەڵام ڕۆشنبیری قوڵ نین خەڵکی 15 ساڵ نەموو پێش مەوسوعی بوون لە هەموو شتێکیان ئەزانی بەڵام لە بابەتێک هەموو شتێکیان ئەزانی بۆ لەبەرەوەی ئەو ڕۆژنامە کاغەزیە کە هەبوو تاکە سەرچاوی گەیاندنی بوو ڕادیۆکی شاخ سەرچاویکی تری لەواچێ جەنابەت پێمان بڵێ خەریکە بەهۆی ئەم فرە مەسەلەن چەناڵانەوە قەیرانی کەلتوریشمان بۆ قەیرانی کەلتوری قەیرانی زمان وەرە سەیری بەراوردی زمانی مناڵی ئێستا و مناڵی 20 ساڵ نەموو پێش بکە زۆربەی مناڵی گەڕەکەکانیانە دەرەوە بە ئینگلیزی قسە کرد کاکە من زۆرم لە حەزم کردو ئەین تێبینی ئەەکەم بەداخەوە دایک و باوکەکانیش تەنانەت فێریان ئەەکەن بە ئینگلیزی قسە بکەن بۆ لەبەرەوەی ئایپادەکەی باشە بەرنامەکەی ئینگلیزی کاروان ئەمە فعلا ئەمە مشکلەکەیە کە با بڵین وەکو سەلێکتمان کردو بابەتی بەرنامەکەمانە ڕۆژنامەی ئەلەکترۆنی بەڕای جەنابەت چۆن مواجهەیە ئەم هەموو قەیرانە بکاتەوە لەلایەکەوە قەیرانی فرە چەناڵی کە خەڵک بە بەردەوام لەناو ئەم هەموو لێشاوای وەکو جەناب تەڵی لە شاشەی مۆبایلەکەیەوە مواجهەی یەک دنیا ئەپلیکیشنە من لەماوەی مایەکە نزیکەی چۆن مۆڵەتی دە کەناڵی ئەلەکترۆنیم یاوە لە لەقەکەی خۆمان لە سلێمانی زۆر زۆرە ئێستا وای لێ هاتوو بۆ لەبەری تێچوونی کەمە ڕقابی لەسەر نییە بێفیلتەرە بێگومان حکوومەتیش کار ئاسانیەکە بە 50,000 دینار تۆ ئەبی پێت وایە مەسەلەن عیلاجی هەبێت عیلاجەکە چۆنە میدیایەکت هەیە ڕستینە بەرپرسە سەنگینە با ئەلەکترۆنی بێ با بینراو بێ بیسراو بێ خوێنراو بێ ئەلەکترۆنی بێ ئەمە فلان کەناڵ هەیە خەڵک لە مێشتیا زێنیا هەیە ئەم کەناڵە کەناڵێکی ڕستین و سەنگینە کەناڵ هی سێبەرە ئەوە مشکلێک بۆ تۆش دروستەکە خەبەرەکانی تۆ فاکتن خەبەری ڕاستن خەبەرەکەی ئەو ڕاستەقینە بێگومان بەڵام کە خەبەرەکەی ئەو فیک بوو لە ڕازگۆیی تۆش کاریگەری ئەکانی خەبەری درۆ لە خەبەری ڕاست کاریگەری زیاترە بۆ لەبەری خەبەری درۆ لەگەڵ ڕێزم کاڵم درۆ ینی فیکی پێوترێ خۆشترە ممتیعە ڕسمەکەی جوانترە لەوانەیە بابەتەکەی ئەوە کابرا وای کرد وای کران فلان ژن وای کرد ئەمە واد لە تۆ ئەوکە ئەگەر تۆ خەبەری ڕاستیش بڵاوکەیتەوە نەوە ئەمما گومانێک لەسەر ڕاستی باشەکە کاروان مەسەرەن هەستەکەمە تێ ئەوە بڵێ خەتاکە دوو لایەنەیە لەلایەکەوە ئەم چەناڵە میدیایە فەیکانەی کە دروست بوون بەبێ فیلترن ماتریاڵی خراپ فڕێنە ناو جەماوەرەوە و تەفاعلی خراپ دروستە بێ لە لای شتریشەوە وەرگریش
زیاتر مەسەلەن هەر وەرگر خۆی نزیکە بێتەوە لەم جۆرە خەبەرانەی کە مەسەلەن ڕسمیاتێکی تیانە مەسەلەن بۆ نمونە پیوکەی میدیایە هەنێک لە ڕۆژنامە ئەلکترۆنیەکان فەرمین فیلتەریان هەیە بە کواڵەتی باشدا بەزنە ناو خەڵکەوە بە پەیوەندیەکەن کارلێکەکەن کەچی سەیرەکەی ئەو مەسەلەن هەموو چەناڵە کە فەیکن دروستە بن کاریگەریان زۆرترە بێ بە بەردەوام ئەڕوانی مەسەلەن 20,000 ڤیوی هەیە بابەتێکیش هەیە بە ماتریاڵێکی زۆر باشە دابەزانووە خۆی کوژێت ناگاتە فرلایەنە یعنی ئەمە ڕەبتی بە جەماوەرەوەیە ڕەبتی بەیرانەکەم فرلایەنە یەک تۆ بیرت نەچێت ئاستی ڕۆشنبیری ئەم نەوەی ئێستا تێکەڵ و پێکەڵە من هەموو جارێک نمونی شتێکت بۆێنمەوە پیجێکێ بەسەر خاتونی گەیبا بەڕێەوە مۆدێلە و دەموچاوێکی جوانی هەیە و کۆمەڵە میکیاج و ئەمانی کردو و یەت بەس ئەنووسێت بەیانیتان باش هاوڕێیان سێرەکەی 16,000 لایک ڕسمم گرتو لای خۆم هەیە بۆ بەیانی باشێک 16,000 لایکی هەیە خەڵک ئەمە وەرئەگرێت بەڵام وەک چی وەریەگە وەک شتێکی پەشمەک لە دەمیا ئەتوێتەوە و ئیتر نەفرد باگی هەیە نەکاریگەری هەیە من دراسەیەکم لەسەر ڕیسێرچێکمان بڵاو کردوەوە لەسەر مەترسیەکانی ئاو داهاتووی ئاو لە ناوچی گەرمیانی خۆمانە کە زۆر بەحسێکی زۆر مەسیری و مەیدانیە 50 لایکی هەیە ئەم لا ئەو لا ئەگەر سپۆنسەری نەکەیت کەواتە تو سێرەکەی یەک کێشەی خوێنەرت هەیە دوو کێشەی فەیک و فاکتت هەیە ئێستا خەڵک گیری خواردووە وەرگرە ڕاستەقینەکەت هەیە کۆمەڵە خەڵکی وەرگرت هەیە بە دوای بابەتێک ئەگەڕێ بۆ ڕیسێرچ بە دوای بابەتێک ئاگەڕێ بۆ ئەوەی کە بیکا بە دەستپێکی نووسینێکی وتارێکی لە بینی فاکت و فەیکەکە گیری خواردووە بۆ لەبەروی کە ناوبانی ڕۆژنامەی ئەلکترۆنیکە تەوەرەکەی توێ لەگەڵ میدیای ئەلکترۆنی وای لێ هاتووە کە سێبەرەکان و سێبەری سێبەرەکان لە میزاقێتی کەناڵە ڕازگۆکانیشان بەداوە پیجی رادیۆی سەوا کە حکوومەتی ئەمریکا پشتگیری ئەکات 7,500,000 لایکی هەیە بەڵام هەموو عەرەبەکان چووکە بانیان کردووە هیچ هەواڵێکی لایکەکانی ناگاتە 20 بۆ 30 کاکەروان من هەوڵێم ئەم پرسیارە ئەکەین بە ئەخیر پرسیاری چاوپێکەوتنەکەمان ئەوە مەشاکیلانە هەمووی بەڕاستی بەرەوشی کە ڕۆژنامەی ئەلکترۆنی بەڵام مشکلەیەکی تریش هەیە کە بەرۆکی میدیای ئەلکترۆنی گرتوەوە ئەویش بلۆکردنیانە مەسەلەن ئەو خاوەندارەکان ئەوەی کە خاوەندارەتی مەسەلەن کۆمپانیای گەیاندنی تەکنۆلۆژیە باشە من بە نمونەیەک بچمە ناو پرسیارەکەەوە کارکتەرێکی سیاسی وەک ترامپ کە ڕئیسی ئەمریکا بوو 88 ملیۆن فۆلۆورسی هەبووە لە بۆ فەیسبووکەکەی لە هەفتەیەکە زیاتر لە 271 تویتی کردووە کە وایلات بوو بە تویتەر لەپڕ کۆمپانیا لی داخل کۆمپانیا لی داخل سەیرەکەی ئەگەر ئەمە پێگەی بە هەموو پێگەکانی ئەم سیاسیە دابڕێت لە جەماوەرەکەی خۆی ئەکەوێتە بۆشاییەوە پەیامەکانی بە زەحمەت بەس دەبەرەوەی کەوا کۆمپانیایەک خەریکی تیجارەتە یە تەحکومەکە پێ دوانیە ئەم مشکلەیە بازرگانی کردن بزنس چۆن لە مشکلەیە نەجاتمان بێ ینی بۆ نمونە مەسەلەن تۆ جەنابەت ڕۆژنامەیەکی ئەلکترۆنیت پێەیە ینی لە پڕ ماتریالێک دابەزێنی بابەتێک دابەزێنی بابەتەکە کۆمپانیاکە تەقبولی ناکاتدایەخە هەرچی فۆلۆرس هەیە ینی ئەوانەی کە متابعەتەکەن هەمووی کۆتایی پێ ئێستا کە پێشی بێمە ئێرە ئێمە بابەتێکی ڤیددیۆمان هەبوو باسی شەڕی براکوژی مەترسیەکانی شەڕی براکوژی بۆی کە خەڵک بیبینێت کۆمەڵێک وێنەی تایە کە کۆمەڵێک پێشمەرگە و هەنێک گرتی شەڕی براکوژی چ پارتی و پەکەکە یەکێتی و پارتی چ هەموو حاڵەتەکان هەرچەندمان کرد بە سپۆنسەری ژوەری نەگرت ئەمە حاڵەتێکی باشە بۆ لەبەری چەکی تایە و تەقەمەنی تایە مۆزوعی ترامپ هەر بەخراپی نازانم چکە سەبەبی ئەوەی کە 2 ساڵ بابڕە حسابەکان بۆ بلۆک کردو لەسەر ئەوەیە کە لایەنگرانی هێرشان کردو سەر ئەمجاد و سەروەریەکانی ئەمریکا بەڵام کێشەیەکی گەورەترمان هەیە بزنسێکت هەیە پاری تێنەکەی ئیشت بۆ ناکە پاریتیەکە ئیشت بۆکە ینی ئەو میدیاشۆڕەکەی بریتە لە پارەپەیاکردن بێگومان ئێستا ئەو ڕۆژنامە ئەلکترۆنیە کە تۆ پارەداری ڕۆژنامەیەک دروستەکەی سپۆنسەرێکی باشی ئەەکەیت زۆرترین خەڵگەی بینێ پارەت پێ نییە خەڵک نایبینێ ئیتر با میدیاکە شۆڕژیار بێ با میدیاکەت نەتەوەی بێ با میدیاکەت میدیایەکی کۆمەڵایەتی بێ با هادی بێ با گەێنەر بێ کە تۆ پارەت پێ نەبوو ناتوانانی بگەین بەڵام ئێستا بە زمانێک هەیە مەسەلەن ئەوێت لە فڵان کەس بە لە بازرگانیشی کە بە لە کۆمپانیا مەشروعەکەی بە یەک پیجی بۆ دروستەکە هەر ئەو پیجە یەک هەواڵی بۆ دابەزێنێ هەر ئەو هەواڵە
بە $1000 سپۆنسەرێکات 400,000 500,000 کەس ئەمری واقعی شەو ناتوانانی لێ دەرچی ناتوانانی خەڵگە یەتە ناو واڵەکە پێدوانی ئەمە کاریگەری هەیە لەسەر لاوازکردنی ئەو پێگە ئەلکترۆنیانەیە ڕۆژ ئەمە بووە ئێستا خەریکە لە هەموو دنیا سوۆسیال میدیا لە میدیا جاکرێتەوە هۆی ڕاستە ئیشی میدیای پێ ئەکرێت بەڵام لەبەر ئەم چەند خاڵێکی ئەمەسە باسمان کرد سوۆسیال میدیا نانەوە سوۆسیال میدیا بەڵام میدیایەکی کلاسیکت هەیە میدیا ڕستینەکەی میدیا سەنگینەکەی میدیا ڕازگۆکەیە کە تەشیر بە تۆ ناکە تەشیر بە من ناکە ڕسمی تۆ نایەنە سەری ئەو بخاتە سەری و ڕسمی ئەو بێنێت و ئەم بێگومان ئەمە ڕستینەکە هەرماوە بەڵام گەیاندنی میدیا کلاسیکەکە بە خەڵێک زۆر قرس بووە ئێستا ئەبێ هەم دیسان پەنابریتەوە بەر سوۆسیال میدیاکە بۆ لە بووی لە ڕێگەی سوۆسیال میدیاکەەوە لە دەلاقەکانی سوۆسیال میدیا و یوتوبەکەت و تویتەرەکەت و فەیسبوکەکەت و نازانم ئینستاگرام و ئیلا ئاخری لەم هەموو دەلاقەیەوە لێوە نێتەوە ناو میدیا کلاسیکەکەت کە ئەو کارگی با بڕێن یاریگایەکی خراپە بۆ ئەوانەی کە ئیشوکاری هەدەفی دیاریکرای خۆیانانێ ئەمە کێشەکەی ینی میدیای کلاسیکیش ئەبێت جارێکی کە پشت بەسێتەوە بە هیواین چەناڵی تر و ڕێگای تر بدۆزرێتەوە بۆ چاکردنی ئەم هەموو قەیرانانە زۆر زۆر سپاسی جەناب دەکەین مانومان کردی یخوا بە خێر بێن سەرچاوانمان ڕێزوانی بەڕێزان لێرەدا کۆتایی بە بەرنامەکەمانێنین خواتان لەگەڵ